يكك لا كان إسلام ويكك لابن كان إسلام وكو رسول الله عليه الصلاة والسلام أفرميت بني الإسلام على 5 إسلام لسر بينشد بنياد دراوة يكك لم بينشت بريتية لنواج ورسول إخوة عليه الصلاة والسلام زور قرنجي بنواج داوة بقولكي إسلام ناوي هنا ورأس الأمر الإسلام وعموده الصلاة پیغمبر خوا فرمی عليه الصلاة والسلام نوێش کۆڵەکەی دینە کۆڵەکەی ئیسلامە بۆیە لەسەرمان پێویستە ئێمەش گرنگی بە نوێژەکانمان بدەین و خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا لە چەند ئاەتدا باسی نوێژمان بۆ ئەکات و فەرمان بە ئیماندار و بە موسڵمانان ئەکات کەوا نوێژەکانیان بکەن. نوێژ ئەو کردەوەیە کەوا خاوەنەکەی لە دۆزەخ ڕزگار ئەکات بەرەو بەهەشتی ئەبات و پەنا بەخوای پەروەردگار نوێژ نەکردن و وازهێنان لە نوێژ یەکێکە لە تاوانە هەرە گەورەکان خاوەنەکەی بەرەو دۆزەخ ئەبات. ئەو کەسانەی کەوا نوێژ ناکەن ئەو کەسانەی کەوا کەمتەر خەمن لە نوێژەکانیان پەنا بەخوای پەروەردگار لە ڕۆژی دواییدا حاڵیان خراپە و شوێنیان خراپە. بزانە ئەو کەسەی کەوا نوێژ ناکەیت لە ڕۆژی لێپرسینەوەدا حسابت لەگەڵ ئەکرێ و لێپرسینەوەت لەگەڵ ئەکرێت لەسەر نوێژەکەت لێپرسینەوەت لەگەڵ ئەکرێت. رسول إخوة عليه الصلاة والسلام أفرميت أول ما يحاسب عليه العبد يوم القيامة الصلاة يكم لبسينوا لروج دواي كوا خواي پروردگار لبسينوات لقال أكات لسر نوجكت لبسينوات لقال أكات بويا تو بير لم روجب كوا خوت محاسبي خوت بك كخواي پروردگار لتبرسات تو سجدت برد بوم ركوعت برد بوم نوجه كانت بطاوي أنزام دا والله متسي أبيت پەنا بەخوای پەروەردگار ئەو کەسانەی کەوا نوێژ ناکەن ئەو کەسانەی کەوا کەمتر خەمن لە نوێژەکانیاندا کارێکی گوناه و تاوانێکی زۆر گەورەیە و وەرە گوناه و تاوانێکی گەورەدان. پێغەمبەری خوا ئەفەرمی عليه الصلاة والسلام بين الرجل وبين الشرك والكفر الصلاة لبيني مسلمان و کەسێکی مسلمان و کەسێکی مشترک و کەسێکی کافر جیاوازیان نوێژەکەیە و ئەو کەسانەی کەوا نوێژ ناکەن لە ڕۆژی قیامەتدا خوای پەروەردگار ئەیان خاتە دۆزەخەوە وەکو خوای پەروەردگار ئەفەرمێت في جنات يتساءلون عن المجرمين ما سلككم في سقر قالوا لم نك من المصلين. خوای پەروەردگار ئەفەرمێت لە قورئانە پیرۆزەکەیدا ئەو کەسانەی کەوا لە بەهەشتن ئەو کەسانەی کەوا ڕۆیشتون بۆ بەهەشت پرسیار ئەکەن لە جەهەنەمیەکان ما سلككم في سقر ئێوە بۆچی لەم شوێنە ناخۆشەدان بۆچی چوونە دۆزەخ ئەوان وەڵام ئەدەنەوە ما قالوا لم نك من المصلين ئێمە لە نوێژ خوێنان نەبوون ئێمە نوێژمان نەئەکرد. بۆ ئێبرای موسڵمانم بیر لە حاڵی خۆت بکەرەوە دنیا کەمە و ئەبڕێتەوە وما الحياة الدنيا إلا متاع قليل دنیا ژیانێکە و کەمە و ئەبڕێتەوە بۆیە نوێژەکانت بە جوانی بکە بۆ ئەوەی لە ڕۆژی دواییدا تۆ سەرفراز بیت. ئەگەر بێت و تۆ نوێژەکانت بە تەواوی ئەنجام بدەیت و نوێژەکانت تەواو بێت لە ڕۆژی دواییدا هەموو کار و کردەوەکانی تر خوای پەروەردگار بۆت ئاسان ئەکات و ئەچیتە بەهەشت و سەرفراز ئەبیت. بەڵام ئەگەر بێت و نوێژەکانت کەمتەر خەم بیت لە نوێژەکانتدا کەم و کورتی هەبیت ئەوە پەنا بە خوای پەروەردگار لە کار و کردەوەکانیدا خوای پەروەردگار بە وردی حسابت لەگەڵ ئەکات و لێپرسینەوەت لەگەڵ ئەکات. بۆیە بە هەوڵ دەین نوێژەکانمان بە تەواوی ئەنجام بدەین و وخواي پروردگار یارمەتیمان بدا بۆ ئەوەی نوێژەکانمان بە تەواوی ئەنجام بدەین. والحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته.